لەو پاداشتانەی لە ناو نوێژە لە فەرمودەی صحیحە باس کراوە تۆ نەتزانیە ئەمەیە بە جوانی گوێ بگرم. الله ئەکبەر. ئەبێ نوێژی فەرزەکە خۆی بە گشتی خوای گەورە چەندێ پاداشی لەسەر داناوێ، خوای پەروەردگار چەندێ بەنرخە لە لای عەبدێکی ڕوو بکاتە پێی نوێژە فەرزەکانی بکات. جوان گوێ بگرن. پیامبەر صلی الله علیه و سلم بە جابری کوڕی عەبدوڵڵا فەرمووی، طبعا تۆ چاو تا لەسەر ئێمە ژەمە چییە سەری ئاوایە؟ ئێستا باسێکم بۆت باسەکە پەیوەندیەوە هەیە. فەرشی مزگەوتەکان کاتی خۆی کە نوێژانەکە لەسەر عەرز نوێژانە کرد بریتی بووە لە چەو و بەرد و ئەوانە. بە جابری کوڕی عەبدوڵڵای فەرمووە ئەگەر بێت و دەست نەبەی لە بان نوێژەکە مەشغوڵی بەردەکە نەبیت و بۆ ئەوەی شوێنی سوژدەکە زۆر خۆش بێت خەیرترە بۆت و چاکترە بۆت لە بەخشینی 100 حوشتری نایابی دەرەجەیەک. کەواتە لەم فەرمودە ئەومان بۆ دەرەکەیە حتا وەکو تۆ لە ناو نوێژەکەتان ئەگەر لە دەشودەرا نوێژت کرد خۆت ئەوەنە نەتەکێنی لە بان نوێژە خۆت ئەتەکێنیت و ئەملات مەشغوڵە بی نە، حتا تەرکیز و زیاتر وێ لە ناو نوێژەکە خوشوع زیاتر وێ ئەجر زیاترە. فپیامبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر کەسێکتانیش هەر شەیتان مەشغوڵی کرد ئەوە جارێک بەردەکەی چاک کرد خۆی تەکان ئەوە تا ڕادێ جارێک قەیناکە بەڵام با لەوە زیاتر مەشغوڵ نەبێ واتە لە بان نوێژە هەوڵدە کامل تەرکیزت لەسەر نوێژەکە بێ. بەو شێوازە پاداشت تەنیا لای ئەڵڵایە سوبحانە وتەعالە. ئومێدوارم ئینشاءڵڵا وانەی کە نوێژ ناکەن ئەم هەموو خێر و خێراتیان لە کیس داوە لە قیامەتا بە دەست بەتاڵی نەگەڕێن و بەلای ئەڵڵا سوبحانە وتەعالە و محاسەبەیان ئاسان بی و هەمومان پێکەوە بڕێنە باشتر. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.